خۆشەویستانی کورسات گیڵسڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان بازدەوە دەکات کە ستۆپی بە کۆمەڵێک شت کردووە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. تویتێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئاگری لە بەغدا کردەوە و تا ئێستا دووکەڵەکەی ماوە. بۆچی دەبێت هەموو قەزیەی کورد بخرێتە خزمەتی پرسی حزبیەوە؟ لە کاتێکدا هەرێمی کوردستان بەدەست کۆمەڵێک قەیرانی جۆرا و جۆرەوە دەناڵێنێت، کاتی ئەوەیە کورد کۆمەڵێک دوژبن بۆ خۆی دروست بکات کە هێشتا کێشەی ئابووری سربەخۆ و لێکەوتەکانی ڕیفراندۆم و کۆمەڵێک پرسیتر بە هەڵواسراوی ماونەتەوە. دەکرێت پرسێکی کۆمەڵایەتی یاخود ئاینیش بەرۆکی خەڵکی خێر لە خۆنەدیوی هەرێمی کوردستان بگرێت لەسەرەوەی کە ئاخۆ چه حزبێک لە بەغدا دەبێتە ڕیشسپی خەڵکی کوردستان، خەڵک و قەزیەی هەرێمی کوردستان گرنگترە یاخود ململانەی سیاسی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. ئەم شەو لە پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان هێمن کەریم نووسەر و ڕۆژنامەنووس. سوپاس کاکێ من. هەروەها لە هەولێرەوە ڕێباز یوسف چاودێری سیاسی. سوپاس بۆ بەڕێزیشتان کاک ڕێباز. کاکێ من دەکرێت قەزیەی میلەتێک بخرێتە تای تەرازووی حزبەکان، ینی هەموو شتێک لە بازنێکی تەشتی حزبایەتیەوە سەیری بکرێت و کۆی کێشەکانی خەڵک و لێکەوتەکانی کێشەکانی خەڵک ڕەچاو نەکرێت؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ جەنابەت. ڕاستیە ئەم وەزعی کە ڕوئەدا لە بەغاوە سەبارەت بە کورد بەرمەبنای ڕابردووی کۆمەڵێشتە کە من دەمێکە لەسەرم بابەتە قسەم کردەوە، زۆریش قسەی لەسەرەکەین، زۆریش لە چاودێران لەسەر و بابەتە کۆکن کە کورد بۆتە کێشەیەکی گەورە لە عێراقدا بە هۆکارەکەشی خۆمانین کە نەمانتوانیوە نێوماڵی خۆمان ڕێخین لەسەر ئەو بنەمایەش بووینەتە کێشە بۆ ماڵی شیعی کە خواخواکوە لە ناو عێراقیشدا خۆمان نەزانین شیعە و سوننە لە ئێستادا دابەش بوون بەسەر چەند بەرەیەکدا. ڕاستە ئەوان ئێستا ناکۆچیان هەیە، بەڵام دوجار ئەوان عێراقین و دوجار ئەوان لە ئایندەیەکی نزیکداوا بیرکەنەوە لە چەند هەڵبژاردنێکی ئایندا دوورمەڕ ئەوانە بن بە یەک لیست و حکوومەت خۆیان پێشی بێن و بایباد لە کورد بکەن. ئەمە شۆکاری ئەوەیە کە ئێمە نەمانتوانین استراتیژی و سیاسەتێکی باشمان هەبێ، نەمانتوانیوە کە هەمومان یەک بین و بتوانین بەرەیەکی نیشتیمانی گرنگ دروست بکەین. چکە لێمان تێک نەچێت ئێستا لە ناوخۆی عێراقدا لیستی ڕزگارکەری نیشتیمانی بریتینیە لە سەدەر و بریتینیە لە حەلبوسی، خەڵکانی تر هەن خۆیان بە ئەو پەر نیشتیمانی عێراقی ئەزانن و بە هەمان شێوە نیشتیمانیش لە وڵاتە لەسەر یەک کەس و دوو کەس بچووک ناکرێتەوە، ئەم نیشتیمانەی هەمومانە پێویست هەمومان بڕیای لەسەر بین. بۆیە من بڕوام وایە کە ئەم بودۆخی ئێستا بەسەر حاڵەتی کووردا هاتووە نەک بە لەنگ لە عێراقدا، من پێیان بەسەر دوجار ئێمە تووشی کێشەکە ئەبین، بەسەر ئێمەدا هاتووە لەم دۆخەدا هەموو کورتیدا هاوبەش نییە، تەنها حیزبێکی دیاریکراوە کە لەم دۆخەیە ناوە بەسەر هەرێمی کوردستاندا و ئەبێ لایەنە عێراقیەکانیش لەوە تێبگەن کە ئەگەر کورد هەڵەیەکی هەبێ ئەوە حیزبێکە بە تەنها کە وەکو کوردستانیە حیزبێکی کوردستانیە، نەک ئەوەی کە حیزبێک بێ پێناسە بکرێت کە هەموو کوردستان تێیدا هەڵەیەکە و ئەکرێ بەرامبەر لایانی شیعیان لایانی سونی لە عێراقدا. بابەتەکە ئەمەیە ئەم کێشە مەشاکلانی کە لە هەرێمی کوردستاندا هەن و زیاتر ئەوانی کە لە عێراقدا هەن بەرمەبنای ئەو دۆخەیە کە لە کوردستاندا دروست بووە کە حیزبێک بەڕوونی دەمەوێت قسە بکەن، چکار لەوە ترازاوە کاکزانە بەڕاستی ئێمە بەڕەم زوانە قسە بکەین. ڕاستە کەناڵی کورسات کۆمەڵی پێوەری هەیە بۆ بەرنامەکان، بەڵام بەڕاستی من ئەمێ زۆر بەڕوونی قسە بکەن، چکار دۆخەکە زۆر لەوە ترازاوە کە نەتوانین وا قسەی لەسەر بکەین. بەڕاستی لە هەرێمی کوردستاندا ناکرێت پارتی دیموکراتی کوردستان بە ئارەزوی خۆی یاری بە کیانی نەتەوەی کوردی بکە و حیزبێک هەستێ بە ناوی هەرموو کوردستانەوە بە ناوی منوێکەوە زانی بە ناوی کەسێکەوە کە لە تێڵە و بیارەوە دانیشتووە تا ئەگاتە خانەقین و تا ئەگاتە ناوچە دابڕاوەکان قسە بکە. ئەمە کارەساتی گەورەیە، ئەمە ئەو پەڕی ناشەرعیە کە بەخۆی بەخشیوە، بۆیە لەسەر ئەم بنەمای ئێمە تووشی کێشە بووین. ئێمە ئەبێت ڕێبکەین کە کیانی کوردی یەک بێ. من لەسەرەوە قسەکەم با پارتی دیموکراتی کوردستان بەداخی تەنیا نەڵێ من کوردم، نەڵێ هەموو شتێک لای منە. ئەزانی ئەگەر ئێمە باسی دیموکراسی بکەین، دیموکراسی شەمە دیموکراسی وێران کردو. ئێمە لە پەرلەمانی عێراقدا لە تەواوی کووردا کە زۆر وەزعی باشە 6 کورسی هێنین،
ئێستا 63 کورسیمانەیە بە هەموو کیانەکان یاریمی کوردستانەوە باشە لەم 63 کورسی ئەگەر خۆشمان 67 کورسی یەک بەرەبی ناتوانین حکومەت پێک بێنین ناتوانین سەرۆکی حکومەتی عێراق وەربگرین سەرگۆزیران وەربگرین نەزانی بۆیان ناکرێت بە تاقیتنیا پارتی بیر لەوە بکاتەوە کە ئەوەی ئەو هەڵانی کە پارتی ئەیکا هەر دابشکە بەسەر پێت وایە باجێدا و ملبەلانی حەزبیانە ملت باجەکەیەدا چۆن باجی نادەین من شتێک بڵێم بەڕاستی ڕێفراندۆم هەموو وتمان مەیکەن کە دوجار کرا چێ باجەکەی یان باجمانە ئێخۆ ڕێزمەیە کاکزانە کوڕەکان و بەرپرسەکانی ئەم وڵاتە ئەوانەی خۆیان هەر ڕۆژی بە ئەسپێکەوە بیرێن هەر ڕۆژی لە وڵاتێکەوە بە سیارێکی آخر مۆدێلە بینرێن هەر ڕۆژی لەگە وڵاتێکی تر چن ڕسمەگرن و سیڵفیەگرن نەزانی ئەوان ئێمە باجەکەمانە ئەوان باجێن خانەشینێکە لەم کوردستانەیە باجەیە باشە یعنی دۆخەکەوای لێ هاتووە ینی قسە لەگە هەچ کەسێک کاکەی لەم شاری سلەیمانیە کە یان لە هەولێر قسەی لەگەڵا بکەی زۆر بێتاقەت و بێزارە یعنی من تێناگەم ئەم بەرپرسانەی وڵاتیاگەن لە دۆخی میلەتە هەیە ئایا بەڕاستی کەسێک ماوە دان بە وەسعی سیاسی ئەم ئێسایا بنێ کە بڵێ ئەمە وەسعی سیاسەکەمان باشە ئێمە لە تاریخێکی زۆر حساسین من و تۆ ئێستا لەسەر بارودۆخی قساکەین کە بەڕاستی لەناو مێژوێکی زۆر حساسین چونکە ئەمەی ئێستا کە بەم دۆخەوا بڕوا ڕەنگە چیانی کورتی بە تەواتی بترازێ دوورمەڕ و احتیمالە هەموو پرۆسەکەمان لە دەست بین لەناو مێژوێکی زۆر حساسین چونکە ئێستا ئێمە جاران کاکزانە تۆبارانی سنوورەکانەکرا بەیان نامان دەرەکرد کۆبووینەوە خۆپشاندانمانە کرد نابێ ئێران یان نابێ وڵاتێکی وەکو تورکیا سنوورەکانمان تۆبارانکە ئێستا بەهۆی سیاسەتی سەقەتی خۆمان کە لەسەری هەمویانەوە پارتی دیموکراتی کوردستان شارەکانمان بژەک بارانەکرێ زانی ناژوێنی هیچ قسەیە بکەین چونکە باجەکەی ئێمە ئەیین باجەکەی ئەوە خۆمان دوجار ئەگەر شتێکیش بێت لە وڵاتەیە کێشەیەکی گەورە بێت لە وڵاتەیە خۆ باوا بڵێن ئەگەر شتێک ڕووبا کە ئەم وڵاتە هێرشمان بکەنە سەر لەمانی و سعدام سەرکردان هەموو وڵاتە چۆڵەکەن تەنهای مامەینە لەم وڵاتەیە بۆیە ئێمە مافی خۆمان لەسەر نیشتمانی خۆمان قسە بکەنەوە ئێمە ڕناکەین ئەوان ڕاکەن باشە کوردستان هەرێمی کوردستان کێشەی کەمە تاکو کەسێک بێت بۆ خۆ بردنە پێشەوە بێ بۆ ئەوەی کە خۆیان مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان بێبەری بوونی خۆی لێ کرد و وتی ئەوە لەگەڵ ئێمە نیە بێ یەخەی مەرجع بگرێ گرفتمان نەماوە بێن یەخەی مەرجع بگرین ئەگەرم کەسە پارتی لە سیاسەتا پێوتێ ئەمری واقع دیفاکتۆ هەیە بەس لە سیاسەتا شتێک نییە کە تۆ زۆر درۆ بکەی عیبە تۆ من یەک پرسیار ئێمە خۆمای منم قسەیم پێ ناخۆشێڵم بەس کەس هەیە بێ بە کاندیدی پارتی بە دەستگای پاراستن و دەستگای هەڵبژاردنەکەی تێنەپەڕێ کاکەمە کاندید بووە ئەمە کاندید بۆ ئێستا ئەڵە پارتی نییە باشە کە پارتی نیە چۆن لە مووسڵ کاندید ناکرد با بە کاندیدەکەیان ژمارە سی بووە خۆ لە شەڵە لە هەرێمی لە کوشارێکی و کوردستان هەولێرا بووە لە سلێمانی باتمانتوانی پەردەپۆشی بکەین بەس کاکەمە لە مووسڵ بووە زای زمانی عەرەبیەکەی باشە وەکو ڕاوێژکارێکیش قسەی کردووە وەکو ڕاوێژکاری سەرۆکی پارتیش قسەی کردووە لە کەناڵە عەرەبیەکانیش قسەی کردووە کاکی جان یعنی من نامەوێت لەسەر ئەشخاصێک قسە بکەم چونکە پێم وایە شتێکی بەسیطە ئەمە کە ئێستا ڕوویە سەبارەت بەم بەڵام لێکەوتەکەی بۆ کوردستان ئەمە شتێکی زۆر بچووکە کاکزانە ئەمە شتێکی زۆر بچووکە ئەها لەسەر شتێکی ئاو بچووک بیانومان پێگرن پەلەمە کە باتۆخەکەیەک تۆز بڕاتە پێشەوە یەک شیعی یەک کەسی شیعی یەک کەسی سونی لە بەخا بکوژرێ سەبەبەکەی کوردە یەک بارەگای شیعی لەناو خۆیانە تووشی بسووتێنێ ئێمەی کورد هاوبەشین تێیە چکاوە ئێمەین ماڵی کوردمان بەڵێ ئەزانی چی ئەیوایە ئەوە ئەزانی بۆڵین ئێمەین لەبەر ئەوەی پێویستەکە لایەنە سیاسەکان بە یەکێتی بە گۆڕان بە کۆمەڵ بە یەکگرت و هەمیان تێبگەن لەوەی ئەگەر پریشکێک بێ بەر هەمومانەکەوێ بۆیە پێویستە ئەگە پارتی دیموکراتی کوردستان بەناوی هەمیانە قساکە ڕایبوەسێن من دەمێکەوتوم حیزبە ڕابوەسێن داینشێن کاکە جان قاچی زۆر درێژ کردووە قاچی پێکەوەکەنەوە بە ئەدەبەوە کاکە من ناڵم پەلاماری بن کاکە جان خۆ من ناتون بڵم کاکە بڕۆن کادرەکانی دەربە دەرکەن لە شارەیە کاکە من ئەم حەزم لەوەیە کە دابنیشین لێک تێبگەین ئێمە هەمان کوردین بە پارتی دیموکراتی شو هەمان کوردین پێم ناخۆشە وەڵڵا پێم ناخۆشە کادرێکی پارتی ئاوای لێ بگرێت لەسەر شاشەکان کەس خاوەنی نەبێ یعنی معقولە تۆ کادرێکی پارتی ئەگەر دەرچوایە بە کاندید لە پەرلەمانی عێراق ئێستا خاوەنی نییە پارتیەڵی من نییە باشە ئەم کەسەمان بێ خاوەن کردووە یعنی وامان لێ کردووە سەر یامان دەست سەگ و پشیلە گورگ بیخوا باشە بۆ بێ حیزب وای لێ بە کادرەکانی خۆشی ئاوا هاش حازری
نازام ئەوە بۆی قزی کوردیش ئەگەر بڕوا تەوا دوو ڕۆژتری ئاگەمان دوو ڕۆژتی ئەتوانین شارێکیش بەم شێ بڵێ وەڵامی لاقەمانیە بەسەریەوە ئەو شارەش ئەو خۆیان هەڵەیان کرد محافەزە خۆی هەڵی کرد و پارێزگای خۆی هەڵی کرد کەس دەم ئەمەی پارتی کردی ئەبە بەرگی لەو کادری خۆی بکردایە بۆی دوو ڕۆژتی ئیرادی کورداوە بچوک نەکرایەتەوە بیرکەنەوە ئەمە یەتە خوارەوە پەرلەمانتارەکانیشی پەرلەمانتاریشێک هەڵبکە پارتیالی ببەریە بێ سەرکردایەتێک هەڵبکە پارتیالی بەبەریە بێ من بۆیە ئەمە وای لێ هاتووە ینی منەڵم پێم سەیرە پارتی ئیتر لە دوای ئەمە بڵێ من حیزبێکی نەتەوەیم تۆ خۆت بە ئارەزوی خۆت هاتووی تاچی کوردیتە دەست بەردەم دادگا ئەو هەموو خەڵکە لە کوردستانە ڕۆژانە ئیهانەی پێکرێت لەیان کوڕە بە پرسەکان و سوکایەتی پێکرێ ئەو هەموو خەڵکە بەبێ تاوانە گیرێ ئەم هەموو شتە ناشەرعێ دە وڵاتەیە ئەکرێت کەس ناگیرێ کەچی خێرا ئەم کوڕان بەیەک بەنیو سەعات گرت بەنیو سەعات کاکە لایانی کەم تو بۆ ئەوە خوێنی کوردی لە ئاسانە بۆ تەسلیمی ئەوان یەکەی ئەگەر پێشە دوایە ئەمە کارێکی ناشەرعی و نامەعقولە کە من پێم وایە زۆر نامەعقولە کردێتی کاکە بچوونەتە پێشەوە بوو تاکە کادری خۆمانە بەم شکڵەش ناچکان من پێم ناخۆشتە برەی کووردە ئەمە بەسەر هەمومان تەنزیفکاومان لێدێ لە ئاخری تەوزیفێکە بەسەر من بەسەر جەنابەت بەسەر پەرلەمانتارە کوردەکانی هەر هەمومانەمە نەتیجەمانە دوازە هەمومان بێبەریە بین لەم وڵاتەیە چکە سیاسەتەکە خۆی هەڵەیە زۆر باشە کاک ڕێباس کورد لە هەرێمی کوردستانە کێشەی کەمە تاکو بچیتەدا ئەو هەموو ململانەی حەزبێ دوایی بچێنە و ململانەی تائیفی و کۆمەڵێک کێشەی تر و دەرگای کۆمەڵێک دۆزەخی تر بۆ خەڵکی کوردستان بکرێتەوە بەڵێ زۆر سپاس سڵاو ڕێزم هەیە بۆ بینەران بۆ جەنابەت جارێ پێش هەموو شتێک پێم خۆشە و من تەجروبەی یەکەممە لەگەڵ جەنابەت قەت بشارەکەی بەرنامە شتم نەکردووە زاناوەکو دەڵی تۆپ لە ساحی ئێوەیە زۆر سپاس دەکەم من چارەجێک ڕێگەت بە و میوانەی سلەیمانیدا کرد بۆیە ئەگەر یەک خولەک کەمتر ئەگەر یەک خولەک کەمتر کات بە من بدەی بەڕاستی من ستۆدیۆکەت زێدێڵم ناڵێشاواناگاتەوە فەرموو ئەزانی کاک زانا من 10 ساڵە دەسمە ئەو جۆرە بەرنامانە و پێش و تریش لەگەڵ کاکێ من لە بەرنامەی تریش بەشدار بووین و من ئەو بۆ چوونانەی کە دەری بڕی بۆ من ئاسان نییە یعنی با بڵێن مفاجئە نەبوو من پێشووتریش ئاشنام بە دیدی ئەوە بەڵام خۆزگە لە ژێر ناوەکەی کاگەی من ئەتان نووسی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان نەوەک نووسەر و ڕۆژنامە نووسون کە من پێم وایە ئەو پەڕی شەرم و شوورەی ئەوێت تۆ کادری حزب بی بێ خۆت هەڵبواسی بە ناوی نووسەر و ڕۆژنامە نووس و ئەوانەوە قسە بکەی ئەمە ئەم پرسیارەی کە جەنابەت دەیکەیت دەبێت سەرکردایەتی سیاسی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە وەڵامی ئەوە بدەنەوە لەژێر ئەو بەرپرسیارەتە ڕانەکەن ئەگەر ئەو دیدا و ئەو ئاراستەیە و ئەو بۆچوونەیە ئاراستەی خەڵکی کوردستان دەکرێتکەوە بە تەنها حیزبێک بە تەنها سەرکردەیەک بەرپرسە لەو هەموو دۆخەی کە لە کوردستان لە عراق دەگوزارێ من پێم وایە ئەو پەڕی بێویژدانیە چونکە ئەگەر هێزە سیاسەکانی تر شاگردی پارتینین من لێرەوە بەو پەڕی جورئەتەوە پێت دەڵێم ئەگەر هێزە سیاسەکانی تر لە کوردستان شاگردی پارتینین باشە هەندێکیان مەمنونین بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کۆمەڵێک وەزیر و شت با ئیستیقالە بکەن کاکە ئەمە دووڕووی سیاسی پێدەڵێن ئەم کێشانەی کە کاکهەیە من باسی کرد من ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە بەڕاستی نەکرد هەموو هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان لەژێر ئەو مەسئولیەتە نەبوون و ئەوەی کە باجی داوە فعلەن خەڵکی هەرێمی کوردستان باجی داوە یەکێتی پارتی ئەو باجیان نەداوە کاکە بەڵام ئەم نەفەسە حزبیە تۆ بێ هەموو ئەو دۆخێکە لە عێراق هەیە هەموو ئەو نەهامەتیانەیە کە لە کوردستان هەیە بیگشتێنی بیئاڵێنی بەوەی کەوا حیزبێک یا سەرکردەیەک یان چەند کەسێک پێم وایە ئەوە حکمێکی ڕەهاگەریە و ئەوە خوێندنەوەیەکی واقعیانە نییە من هیوادارم کاکهێ من کە کادیرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەبێت باش لەوە تێبگا کە ئەم دۆخە هەموو هێزەکان لی بەرپرسن و ئەزانی بەشێکی ئەو بەرپرسیارەتێ کاکە زانە من پێم وایە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پیاوێکی شکست خواردویان بەڕاستی مڕەشەح کردووە بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق پیاوێک کە لە ماوەی ڕابردوودا حیزبێکی سیاسی هەڵوەشاندەوە لە پێناو بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆمار پیاوێک کە هاوڕێکانی خۆی لە پێناو پۆستدا بفرۆشێ پیاوێک کە حزبێکی سیاسی عاقڵمەندانی یەکێتی نیشتیمانی ناتۆ ئیجازەم بدە قەت ئەمەکە حەزەکەم جەدەلەکەمان جەدەلێکی نیشتیمانی گەنجانە هێندە بەڵێ جەدەلێکی نیشتیمانی ئەبێ عاقڵمەندانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بای ئەوە هۆشمەند بن
نەیگەێنە ڕیشکە ڕەشە لەگەڵ هێزەکانی تر لەسەر پیاوێک کە بۆ خۆی لە حیاتی بارگای پارتیسوتاوە شخصێک گەورە پرۆسەکەی کاکە ڕێباز قەزیەکە ئەوەیە کە ئەم شخصەی پاڵێوراوە مشکلەی بۆ کوردستان و بۆ عێراقش دروست کردووە ئەم کابرایە بە نەفەسێکی حیزبی تعامل دەکە ئەمڕۆ بارگایەکی حیزبی سوتاوە سەرۆکایەتی کۆمار یەک بەیاننامەی دەرنەکردووە کاکە خۆ خەڵک شەهید بوو با لەوێ خۆ هەموو کوڕی هەولێر و خەڵکی سلێمانی و کوردی فەیلی و ئانەی تێدا بووە بۆچی مستەفا کازمی بەیاننامە دەرەکە بەڵام بەرهەم ساڵح بەیاننامەیەک دەرناکە ئەو پیاوە من پێم وایە یعنی لە ماوەی ڕابردوود وە نەیتوانیوە ئەو مەسئولیەتەی کە لەسەر شانی بۆ وەکو سەرۆکۆماری عێراق بەڕاستی ئەوە یعنی ئەم ئەدایە بکە و باسی هەولێر دەکرێت کاکە کە هەولێر موشک باران دەکرێت کاکە هێمنەوە شاگەشکە بوون برای بەڕێز هەر هەولێر و هەولێریەکان بەڕاستی تەسعیە دەدەن یعنی دەبێ خەڵکی کوردستان ئەو پرسیارە بکە کاکە زانە بۆچی تەنها هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکەوێتە بەر ڕەحمەتی موشک بارانی ئاخوندەکان دەبێ خەڵکی کوردستان پرسیار بکە بۆچی تەنها بارگای حیزبێک دەسووتێ لە بەغدا دەبێ خەڵکی ئەوانە ڕوون کاکرێباز پێتوانێت ئەوانە ڕوون بن مەسەلەن ئەو بەڕێزا و کادرێ هەولێر و هەولێرەکان خەویان کاکرێباز ئەو کادرەکە تویتی کردووە نیگەرانی دروست کردووە یعنی ڕەنگە گەر کادرەکەیەکی بواە هەمانش بواە بەڵێ پێتوانێت گەر مەسەلەن کادرەکەیەکی بواە هەمانش دروست دەبوو من نازانم من ئەو کادیرا و برا بەڕێزە ناناسم و بەڕاستی ئەوەی کە گوتراوە سەرۆکایەتی پارتی و هەرێمیش و ئاماژیان باوە کرد کە ئەوان خۆیان بێبەری کردلەوە و پێیان وا بووە کە هەڵەی کردووە بەڵێ ئەو پیاوە هەڵەی کردووە من ناتوومە من وتەبێژی ئەو پارتی وانە نیم هەڵەیە بەڵێ ئەو پیاوە هەڵەی کردووە کە دێ لەم بارودۆخە ناسکەدا تەسریحێکی وا دەدا بەڵام ناکرێ ئێمە شاگەشکە بین بەوەی مەقەڕی حیزبێک سوتاوە ئەمە ئەو پەڕی شوورەیە لە سیاسەتدا کاکزانە چێ شاگەشکە بۆ چێ شاگەشکە بۆ کاک ڕێباز ئەو بۆ چوونانەی کە کاکێ من ئاراستەی کرد من پێم وایە شاگەشکە بوون بەوەی کە بارگای حیزبێک سوتاوە نەخێر من ئەو ئیدانەی سووتانی بارگای هەر حیزبێکی نەک سیاسی کوردستانی عێراقیش دەکەم ئێمە ئەبێ باوەڕمان بە پلۆرالیزم هەبێ یعنی ئێمە ئەبێ لە عێراق لە کوردستان باوەڕمان بە فرەلایانی سیاسی هەبێ کاکە زانە خۆ ناکرێ ئەوانەی کە هەیە هەمووی بە ئاڵێنین لە ئاراسەیەکی سیاسیوە و خەڵێکی تر کە باس کرا من دەمەوێ باسی ئەوە بکەم بەڕاستی یعنی کاکێ من لە سەرەتای قسەکانی باسی ئەو کرد کە کورد بۆتە کێشەیەکی گەورە لە عێراق یعنی من ئەمە مەسیرە بەڕاستی یعنی کادیرێکی پێشکەوتووی حیزبێکی وەکو یەکێتی مەسەلەن بێ بڵێ ئەمە کاکە ئێمە نەبووینەتە کێشە لە عێراق کاکە ئەم عێراقە بە درێژایی 50 ساڵی ڕابردوودا وڵاتی خوێن و ئاگر بووە برای بەڕێز ئێمە بۆ بووینەتە کێشە بۆ عێراق ئەوە عێراقە لە 2004 ئەمە عێراقە موچەی پێشمەرگەکەت نارێنێ ئەمە عێراقە ناڵێ نەوت بفرۆشی ئەمە عێراقە بە نەفەسی چیمیاباران بە نەفەسی ئەنفال بە نەفەسی سڕینەوە بە نەفەسی کوشت و بڕ بە نەفەسی زیندە بە چاڵکردن دێ تەعامل لەگەڵ دەکە خۆ ئەمە سویسرانیە برای بەڕێزم یعنی لە 2004 لەسەر عەلی و حوسێن عومەر لەسەر ناو گۆمی خوێن هەستا لە شاری سەدر و لەوانە ئێمە کەی هاتوین عێراقمان تێکدا بێ بە پێچەوانەوە ئێمە لە سەرەتای ڕوخانی ڕژێمی بەعس ئەوە پێشمەرگەکانی کوردستان بوون چوون بارگای پەرلەمانیان بۆ ئەندامانی پەرلەمانی عێراق پارە ئەوە جەنابی مامجەلال و ئەوە جەنابی کاک مەسعود و کاک نەوشێروان بوون چوون دەستورێکیان بەڕاستی سیاغەی دەستورێکیان کرد ئەوە پێشمەرگەکانی کوردستان بوون چون کاکە تەنانەت پارێزگاریان لە مەقەڕاتی ئەوانی شەکر کاکە خەڵکی هەولێر و سلێمانی و گەرمیان و ئەم خەڵکە ڕەشوڕوتەی ئێمە ڕۆژ پاسەوانی لەوانیش کرد تا ئەوەی ئەو سیاسیانە بگەن بەحال وەختێکشی ئەو سونە خەریک بوو خوێنی یەکتریان دەڕشت کاکە ئەوە جەنابی مامجەلال بوو لەوێ دەست پێش خەریک کرد و بەڕاستی ئەگەر ئەو نەبوایە دۆخەکە یعنی بەڕاستی زۆر خراپتر دەبوولەوەی هەیە و ئێمە من پێم وایە هەر لە سەردەمی جەنابی مامجەلال هەم سەرکردەکانی تر ئەوە کاکە مامجەلال دەست پێش خەریک کردبەوەی ئەو کێشانە لە عێراق هەل ببن نەک ئەوەی بین ئێمە کێشەکانمان قوڵ کرد بێتەوە نەخێر من پێم وایە ئەمە بۆ چوونێکی زۆر سەتحیە بۆ ئێمە بەڕاستی بەڕای تۆ وەکو گەنجێک وەکو چاودێرێکی سیاسی کاک ڕێباز پێت وایە دەبوو ڕێڕاستەقینەکەی کورد بۆی کورد کاکێ منیش ینی بۆچوونەکەی لەوەی جەنابتە بە سیاغەیەکی تر مەسەلەن لەڵەیەک بە لە باشترین حاڵەتە 65 کورسین یەک
کیان بووە یەک قوارە بووە بە ناوی هەرێمی کوردستان بووە باشتر نەبوو ئێستا نەوەک ئێمە کۆمەڵێک کێشە بۆ خۆمان دروستکەین بە دڵنیاییەوە زۆر باشتر بوو من گلەیی لە پارتی دیموکراتی کوردستانەکەم کە هێزی یەکەممە دواتر گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کاکە ئێمە قسە لەسەر مەسلەی ئینتیخاب و قسە لەسەر پێگەیەک دەکەین کە بەڕاستی پارتی بەینی ئینتیخابات کاکە هێزی یەکەمە یەکێتی هێزی دوومە کەواتە کاکە زانە ئێمە نابێت لە بەرپرسیارەتی ڕابکەین پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان مەسئولن لەم دۆخە اینجا حیزبەکانی تر ئەوان دەبێت بە ڕوحیەتێکی نەتەوەیی و نیشتیمانی و بەو پەڕی هەستکردن بە مەسئولیەتەوە بڕۆن ئێمە خۆ دەزانین لە عێراق ئەو هاوچێشە سیاسی ئالۆزانەی هەن لەوە گەورەترە وڵاتانی ئێقلیمی دەستیان تێدا هەیە و وڵاتانی دنیا خۆ بە تەنها هاوچێشە سیاسەکە بریتی نیە لەوە ئەمە دەبێت هەموو دۆخەکە خۆی بخینینەوە بەڵێ بە دڵنیاییەوە پێت دەرێم پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وایە دەبوو لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک بکەون بۆ ئەوەی تێکچوونی ئۆباڵی تێکچوونی دۆخی عێراق نەخرێتە ئەستۆی ئێمە وەکو کرد یعنی ئۆباڵی ئەو ململانەی کە بعدێکی تاریخیشی هەیە یعنی ئەوەی تۆزێک خوێندەوار بێ ئەزانێ ئەو ململانەیە هەیە ئێستا لە نێوان شیعە و شیعە لەسەر مەسلەی ئەوەیە کە چێ 2000 پاش سیستانی ببێ بە مەرجع چێ قسەکەری یەکەم بێ لە ناو شیعە ئەو سیراعە تائیفی و مێژوویەی هەبووە لە نێوان شیعە سنە و شیعە بە درێژای 50 ساڵی ڕابردوو لە کای حکومڕانی عێراقدا ئۆباڵە نەخەنە ئەستۆی ئێمە بەڵێ ئەمە کەموکوڕ پێت وایە چارەنووسی کورد بەو شێوەیە بەو ململانەیە کاک ڕێباز یوسف پێت وایە بەم شێوازە چارەنووسی کورد بەرەو چی دەڕوات ئێمە کۆمەڵێک کێشەی کەڵەکە بوومان هەیە هەم لە ناو خێرمی کوردستان هەم لە عێراق ئەزانی کاکێ زانە من پێم وایە بەڕاستی من ڕای خۆم وایە وەکو چاودێرێکی سیاسی من پێم وایە بەڕاستی دۆخی کورد دۆخێکی باش نییە لە عێراق و ئەمە وازەحە و ئەوەی پێم وایە قوتابیەکی ئیبتیداییەوە دەزانێت کاکە دۆخی کورد باش نییە لە عێراق ئێمە دەبینین مانجێک 200 ملیارەکە دێ مانجی دووەم نایە و من پێم وایە ئێمە دەبێت ئەم قۆناغا و لەم قۆناغا کار لەسەر ئەوە بکەین عیلاقەیەکی موسەساتیمان هەبێت لەگەڵ بەغدا ئەوەی دەڕوان مفاتەحەی بەغدا دەکا حکوومەتی هەرێمی کوردستان بێ نەکێزە سیاسیەکان و بەڕاستی عیبەیە یەکێتی و پارتی بڕۆن لەوێ پارتی پەرلەمانتارەکانی پارتی بڕۆن شکات لە کاندیدەکانی یەکێتی بکەن ئەوانەی یەکێتی بڕۆن شکات لە کاندیدەکانی پارتی بکەن و خەڵکی در بە ئێمە خۆش ببێ بەڕاستی هێندەی تر پێگەی کورکە خۆی ئێستا لاواز بۆ لە عێراقدا هێندەی تر پێگەکە لاواز بکەن نەخێر من پێم وایە ئایندەی ئێمە دەبێ ئەم هێزە سیاسیانە بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەن بۆی تاریکتر نەبێ بەڕاستی لەوەی ئێستا هەیە ڕێککەون ئێستاش کات ماوە کاکزانە دەبێت ڕێک بکەون لەسەر کاندیدێکی هاوبەش بۆ ئەوەی بەڕاستی یعنی برادرانی یەکێتی دەڵێن کە ئەمە عرفێکی سیاسی بۆ لە باوەڕ ڕابردوودا کە مەسەلەن ئەمە پۆستی سەر و کۆمار بۆ یەکێتی بووە برادرانی پارتی دەڵێن ئێمە بەپێی ئیستحقاقی ئینتیخابی زۆرینەی دەبێت بۆ ئێمە بێ کاکە عرفی سیاسی لە دنیادا کاکە زانە ئاەتی قورئانی نییە دەقی سەماوی نییە عرفی سیاسی قابلی تەغیرە زۆر باشە کاکە یعنی ئەم پۆستێک کە لە بەغدا هەیە ئەبێ خەڵکی کوردستان برادرانی یەکێتی و پارتیش وەڵامی خەڵکی کوردستان بدەنەوە کاکە ئەم پۆستەی کە لە بەغدا هەیە پۆستی ئیستحقاقی نەتەوەیە یا ئیستحقاقی حزبیە ئەگەر ئیستحقاقی نەتەوەیە کاکە بەیانی ڕەنگە حزبی شوعیش لە هەڵبژاردنێکدا زۆرینەی کورسی بێنێ و داوای ئەو پۆستە بکە بۆیە من پێم وایە ئەمە نەکەنەوە شتێک بکە ئەگەر بمبووری ئەوە تەواو بکەم من پێم وایە لەم دۆخە ئەبێ نخبەی سیاسی بە تایبەتی لە ناویەکێتی و عاقڵمەندانی ناویەکێتی بەڕاستی ئەم دۆخە وەکو خۆی بخوێنەوە کاندیدەکان بگۆڕن و ئەو کاتێک کە ئەوان کاندیدەکەی خۆیان دەگۆڕن تەفاوزکە لەگەڵ پارتیش بۆ لەسەر کاندیدێکی هاوبەش زۆر باشە کاک ڕێباز گفتوگۆی زیاترەکەین زۆر باشە کاکێ من گرفتەکە لێرە لە شخصە لە گۆڕینە یاخود گرفتەکە لە کۆی پرۆسەکەیە لە ئەجێنداکانی پشتێتی یاخود لە هەنگاوەکانە ینی لە کامیانە لە ڕاستە ئێمە بێ گەورەتر پرۆسەکە ببینین وەدانا بەزینە سەر ئاسی ئەشخاص ئەمە تێڕوانی خۆمە و من هەر کاتێک کادرێکی پارتی بەرامبەر بە من بڵێ من پارتی دیموکراتی کوردستانم مژۆ کاتە ئامادەم نانشانی خۆم یەک لایکەمەوە بەڵام ئەگەر کەسێک وەکو چالەگوان لەگەڵ مادا بنیشێ مش ڕابردوویەکمەیە
ئەو کۆپیشی خۆم لەگەڵا دانیشم کەیڵە ینی منەوە تەجروبەی ژیانی خۆمە هەروە کردومە ئەو بۆی ڕوون بێ لای هەموو برادرانی پارتی وە شەرمیژ ئەو پێی وا بوو تۆ هەموو شتەکانت خستە ئەستۆی پارتی من ئەبێ کاک ڕێباز تێبگا ئەگەر برادێک بێ بەناوی پارتیوە قسە بکە و کاتە پێم وایە ضرورەتەکە منێچێتی بەڵێ شەرمیشی لێ ناکەم شەرمیشم لێ نەکردو دەمێکە مەوازانی بەڵام بابەتەکە ئەمەیە من هەمیشە وتومە لەسەر شتی بچووک با قسە نەکەین پڕۆ گەورەتر لە بابەتەکە ببینین ئێمە دانەنیشین بڵین ئەمە کێشەی سەر و کۆمارە و ئەمە بە بۆنەی کەسێکە و نا پرۆسەکە بەڕای من کورد لە سەر و کۆمار گەورەترە کورد لە ئەشخاصەکان هەمووی گەورەترە کیانی کوردی لە هەمومان گەورەترە ئێمە ئای چێ لەسەر پۆستی سەر و کۆمار شەڕەکە باخە هاوڵاتیانی کوردستان تێبگەن هاوڵاتیانی کوردستان لەوە تێبگەن کێشەی لە ئێستاە پارتی دیموکراتی کوردستان بە تاختێنە سەر پۆست سەر و کۆمار شەڕەکە سەرجەم لە یانەکانی تر ئەڵێ ئێمە پۆست سەر و کۆمار باوا لێ نەکەین با دابنیشین بزانین چیمانەوێت لە بەغدا بۆ نمونە چی هاتوو بە تاختێنان ڕێکەوتنی لەگەڵ سەدر و هەلبوسی کرۆ بۆ پۆستی سەر و کۆمار چێ کردوێتی پارتی دیموکراتی کوردستان کردوێتی ئەوە پارتی بە تاختێنە چۆن ناو ڕێکەوتنیەکە هەموو لە یانەکانی تری وەلانە کۆمەڵی لە وەلانە یەکگرتووی وەلانە یەکێتی وەلانە کاکە پرسی بە هیچ کەسێک نەکردووە لە وڵاتەیە ڕۆشتووە لەگەڵ کەس سەدر و هەلبوسیان ڕێکەوتووە بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕێکەوتووە تەواو با ئەوان شەرم نەکەن لەوەی بۆچی ئەبێ هەشتێک پارتی بیکابێ بیڵێ ئەبێ ئێمە شوێن ئەو کەمین بۆچی ئەبێ کورد شوێنی کەوێ کاکە فەرموو هەمووتان من بە یەک بەرە کورد هەر هەمووی بێ بە یەک بەرە ئەو کاتە ڕای کوردیەک لای یەبێتەوە بەڵام ئەگە بە تاقی تەنیا ئەگەر ئێستا یەکێتی بە تاقنیە بچواتە ناو بەرەیەکەوە هەموو لایەنەکانی تر لە دەروی بەرەیەکە بوونەوە یەکێتی خەتابار بوو ئێستا هەموو لایەنەکان لە یەک بەرەیان پارتی بە تاقنیا لە یەک بەرەیە من ڕاستمە و میاخڵن ئەخەمە چ لۆژیکی سیاسیە کاکی جان بەڕاستی ئێمە منطقیانە بۆ خزمەتی کورد بێ بۆ خزمەتی کووردا ئەخ ئێمە دەمێکە لەسەر قساکە ئێمە با لەسەر پۆست و ئەم شتانە قسە نەکەین ئێمە با لەسەر بنەمای ڕێکەوتنیەک ڕێبکەوین لەسەر چەند خاڵ لەسەر ڕێکەوتن ڕێبکەین پارتیاتۆ لەگەڵ سەدرا ڕێکەوتووە پێم بڵێ کاک ڕێباز یەک خاڵم پێ بڵێ کە لە بەرژەوەندی کووردە باسی ناوسەدا بڕاوەکانی تایە باسی مادی 140 تایە باشە باسی ئەو بودجەی تایە کە جەناب دەیکەیت باسی پرسی کەرکووکی تایە باسی هیچی تیان یە کاکی جان ئەی خوێنینەوە خۆمان بینیومانە بابەتەکە ئەوەی ئێمە نابێت لێرە دژایەتی یەکترکەین من بە کاک ڕێباز ئەڵێم کاک ڕێباز هەرگیز حەز ناکەم ئێستا دژایەتی یەکترکەین نایکەین بەس با دشی ئەو بین کە ناویچانی کوردی یەکخە با دژی ئەو بین چەند خۆشە ئێستا هەردوو هەموو حیزب سیاسیەکان ئەگەر یەک کەس بە تاختەنیا نایەوێت بەرەی کوردستانی دروستکە بە هەموو حیزب لایەنەکان دژی بن بەس بۆچی پارتی بە تاختێنە پێی وایە خۆی هەبار خۆی لەسەر حەقا بەنسبەت ئەوەشی کاک ڕێباز دەمێت تێبگەی کاک ڕێبازیان برای بەڕێزم ئەو کاک نایفەی کە قسەی کردووە چۆن تۆ نایناسی ئەوە کاندیدی ژمارە 30 پارتی بووە لە هەڵبژاردننی ڕابردووە ئەوە منم دیفاعی لێ یەکەم تۆی ئەڵێ بۆ ماڵی کوردی یەک نییە ئەوتەم لێرە دیفاعی لێ یەکەم جەناب نایری قسەی لەسەرکەی قسەی لەسەرکەن مەترسن غیرەتانە بێ کاکە هەڵەیەکی کردووە کوردە کورد برای بەڕێزم یعنی بۆچێ بێ خۆمان بەدەستی خۆمان بێنە دەست هەموو شتێک هەڵەی کردووە ئەی بەس هەڵەکەی کادری پارتیە پێی وایە استراتیژی پارتی ئەوەیە ئێ بە فیعلیش خۆمەیش یەکەم جاریان نییە پارتیم ئیشە دروستەکەن من یەک شتەڵێم بۆ تاریخ ئەیڵێم ناچاریشم بڵێم بۆی کورد بزانێت کە ئەمە یەکەم جار نییە بچێشان ڕوبە ڕوومانە بێتەوە لە کاتی ڕیفراندۆمەکەشە سیستانی ویستی لەگەڵ کاک مەسعود بەرزانیا قسەی بکە بۆی ڕیفراندۆم ڕابگرێ هەمومان ئەزانین کاک مەسعود پەیامێکیە بوتی حساب بۆ ڕایەک بەشەر ناکەم دیسانە ئەو کێشە و کێشەیەکی گەورە بوو کە تازە پێوە ناڵێن ئەم شتە بچووکەی ئەو کاتەیە کاک ڕێباز کە حسابیان بۆ مەرجعی شیعی ناکرد ئێستا چون دەستەکانە دەستی و ڕێکەوتنی لەگەڵاکە سەدر بەشێکە خۆی لە کێشەکە تۆچی ڕێکەوتنی لەگەڵاکی وەرنە دەرەوە وەکو یەکێتی وەکو گۆڕان وەکو کۆمەڵ وەکو یەکگرتو لەگەڵ کەسا ڕێمەکەون دابنیشن بڵێمەش پرسێکمانێ پێوتێ پرسی کورت ئێمە کێشەی ناوچەدا بڕاوەکانمانێ ئێمە کێشەی مادی 140مانێ ئێمە کێشەی بودجەمانەیە ئێمە ئەو کێشەیەمانەیە کە ئەوەتە کە نەوتەکە بۆتە کێشەیەکی گەورە بۆم وەر هەمووتان ڕێبکەوە مۆزوعش چارەسەر پێ دوایە دژەکێکێ لەو خیتابەشە چۆن دژەکەیە مەسەلەکە من ئەڵم لەسەر پۆی سەر کۆمار قسە ناکەم پۆستی سەر کۆماری ژێک لای بێت و بانیم کێشەی تیژ دروستە بێتەوە ئێمە کیانی کوردیمان یەک نییە کێشەی ئەمانێ ماڵی کوردی دابەش بووە ئەخە بۆ مندان بە کەسەکەیانە نیە من ناکرێت لەسەر تەلەڤیزیۆن قسە بکەم و خەڵک پێم بڵێ ڕازگۆنیە لەگەڵەوە کوڕێ ئەی من بۆ چ قسەکەرێکم لەسەرم تەلەڤیزیۆن کە قساکە من چ کەسێکم لەم وڵاتەیە کە بە خەڵک نەڵێم ئەوەی کە منی زانم ئاوایە بەڕێزان هاوڵاتیانی کوردستان
پارتی دیموکراتی کوردستان هاتووە مەسەلەکە سەر کۆمار نییە بیانی بە سەر کۆمارەوە ئەگرێ بۆی بە تاقی تەنیا ماڵی شیعی دابەش بووە دابەشەوە بەسەر چەمبەرەیەکە بەیانی دوو بەیانی لە ئایندەیەکی نزیکە ماڵی شیعە تێگەچێ کورد دەبێتە هۆکارێک بۆ سەر ئەم بابەتە کە پێیان وایە کورد سەبەبەوە لەسەر ئەوەی خوێنی شیعی بڕێژێ ئەو ئەگلەیەکی ئەوەشی هەبوو کە شاگەشکە بن بەڵێ دوای وامان لێ لە ئایندەیەکی نزیکە شاگەشکە بوون بەڵێ لە ئایندەی نزیکە کاکزانە گیان شتێکگەیە پێویستێمە ئەڵە دوورمەوداوا بیرکەینەوە هەتا عێراقاوە دابەش نابێ شیعە هەتاوە ماڵی ترازاو نابێ بەیانی دووبانێمان ڕێکەون کورد دەرەکەن لە معادەلەکان خۆیان بە ئارەزووەکان حکومەت پێگەن پارتی هۆکار بۆی تەوافق لە عێراقا بشکێ چونکە ئەگەر سونە و شیعە ڕێبکەون کورد 67 کورسیە بێ هیچ پۆستێکت نایانێ هیچ پۆستێکت نایانێ خۆیان حکومەت پێگەێنن ئەوە پەیوەندی ئەقلیمی نێودەوڵەتیەکانە وای کردو عێراق بە تەوازنەوە دابەش بکرێ بەکیانی بە حکومەتی عێراقی بە حکومەتی تەوافقی بنیاد بنرێ باش ئەگەر ئێسای کورد یەکێتی و پارتی ڕێبکەون سەرجەم هەموو لە ئێزولایانە سیاسەکان لە ئێستا ڕێبکەون بڵێ ماڵی شیعی با خۆتان ڕێبکەون ئەو کاتە ئێمە ڕێکەوین هیچ کاتێک بە تاریخی عێراق ناتوانێت کوردکەنەمە دەروی معادلەکان لە هەموو حکومەتێک لە دوایەکان کە لە ئایندەدا دروستەکرێ بەڵام لە ئێستایە ئەوەی کە منی بینم کورد چەند پۆستێکی وەرگێ لە هەڵبژاردنەکانی ئایندەیە زۆر ئاسا کوردەکەنە دەروی معادلەکە تۆ 60 کورسی دێ لە باشترین حاڵەتە ئێمە لە ناوچە کوردستانەکان کە بەدەست حکومەت هێرێمی کوردستانەوە ڕێژەی ستاندارمان هەیە کە چەند کورسیمانەیە ناوچە دابڕاوەکان کێشەمانەیە کەرکوو کێشەمانەیە شنگال کێشەمانەیە ڕێ نەکەوتوین خۆمان دابش بووین ئێمە خەڵکمانێ ناو کردومانە بە کاندید کردومانە بە جێگری پەرلەمانی عێراق کە ئەزانین ئەمە کە خەڵکیە بەدەستی کە سوکاری ئەو کەسە لە پێشمەرگە شەهید بووە شتی ژەڵێن بۆی بیزانن باسی هەولێرەکەن ڕە شاگەشکە بوون منە مێشتێ بە کاک ڕێباز بڵێم تخوا حەقی خۆشمە دیفاعی بکەم چێ بوون پێشمەرگەکانی ئەو پێشمەرگانە چێ بوون کە لە ناو هەولێرا شەهید دەکران چێ بوو یەخەی محافزێکن لە هەولێرا باشە ئەوە پێشمەرگانی یەکێتی بوون لە هەولێرا تەقیان لە محافزە کردووە چوونە سەر ئیستیخباراتی بەعسی کوژران ئەو کاتە یەکێتێک لە هەولێر شەڕیە کرد هەڤاڵ و برادەرەکانی کاک ڕێباز لەکەرەز بوون نابێن بەم نەفەسە قسە بکەین قسەم پێ بەوتن بەزەڵم با خراپ قسە نەکەین چونکە ئەگەر خراپ قسە بکەین نەزانم قسە بکەم بەس من ئەمێ باوا بکەین من یەک قسەی ترەکەم من هەمیشە وتومە من ئەڵەم ڕقم لە پارتی نییە بەڵام حیزب ڕابوەسێن ئێمە وەزارتی ناوخۆمان هەیە چۆن لە ئێران ئەفو لە تورکیا خۆ پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانێکی ئەردۆغانە کاکار حیزبێک کە بێتە تێکدانی بەرژەوەندی کشیانی نەتەوەی هەر وڵاتێک وەزارە دەیە وەزارتی ناوخۆ هەیە دادگا هەیە ئەبێ ڕێی لێ بگری بڵێ ئەمە بۆتە مەترسی بۆ سەر چای نەتەوەیمان خەریکە کورد لە ناوە بە پارتی ئێستا بۆتە هۆکاری خەریکە کورد لە ناوە بە ئەبێ ئەم حیزبە ڕابوەسێن جا بە خۆشی ڕاوەسێ بە دادگا ڕایوەسێنن چوزانم ڕای بۆسێن شەڕ و ئاژانە بەڵام ڕای بۆسێن قسەکەران دەردی خۆیڵێ لە ناو پارتیا خەڵکی بیرمەند و عەقڵ هەیە کە بێدەنگ کراوە کە نەیاڵنیە قسە بکە باشە ئەگەر ئێمە حکومڕانی ڕسمین لەگەڵ پارتیا پارتی چەند سەفەری کردووە سەرۆکی ئەم حکومەتە چەند سەفەری کردووە بۆ یەک کەس نابە لەگەڵ خۆیان بۆ ناڵێ ئەمەش لەگەڵ حکومڕانەکەی هاوبەشە کەس خۆی بێبەری ناکە لە حکومەتە کەس خۆی بێبەری ناکە لە خراپی ئەم حکومڕانیە بەڵام ئەبێ شانی بینەبەری ئەگەر کەس ئامادە نییە دیفاع لەم حکومەتەکە وڵای عیب بەم حکومڕانی ئاوا بەڕێوە برێت و کەسێک نێ دەنگ بەرز کات بۆ بان بەڕێوە نابرێ وەرکاکە باڵژانی من کاک ڕێباز بۆ بورە کاک ڕێباز کاکێم پێی وایە بێ گەورەتر بیرکەینەوە لە قەزیەکە کورد ئێستا لە مەترسیایەوە پارچی هۆکارە بۆ ئەو مەترسیانە و ئەو چووە بۆ بە پارسەنگ بۆ مقتەدا سەدر و لیستەکەی یان هاوپەیمانێتەکەی بۆ بەهێز کردووە بەڵێ وڵا کاک زانە ئەوکو چۆن ئەوت قەتع نەکری وادارم منیش قەتع نەکەیت چونکە لە میانی قسەکردنەکە من وەڵامم داوە بەس ئازاد بە دڵنیا بە کاک ڕێبازێرە میبەرێکی ئازاد ئێمە گفتوگۆکەین دڵنیا بە شتێکی خۆشم بیراتەوە کاک هێمن باسی ئەوەی کرد جورئەت و ئەوانە ئەزانی یەک شتەیە کاک زانە من بیرم دێ 2 ساڵ لەمەوبەر لە یەکی لە کەناڵەکانی تر برادێک زۆر گوتی کاکە ینی باسی هەندێشتی کرد ناچاری کردم باسی هەندێک شخصی بکەم برای بەڕێزم ئەم مامزەلالەی تۆ باشە ئێمە نۆ براین لە ماڵەوە هەشتمان پێشمەرگەین یعنی هەشت پێشمەرگەن من کاکەم باس سەرکردەکان ڕێزم ئەم مامزەلالەی تۆ کاتی خۆشتێکی خۆشت بیرێ نامەوە تفەنگێکی بە دیاری بۆ باوکم نردبوو ئەشیزانی باوکم فەرماندەیەکی سەربازی پارتیە ئێستاش تفەنگەکەی ماوە ئەم مامزەلالەی تۆ یان پێم خۆش نە باسی جورئەتی ئێمە بکەیت ئەو کاتەی کە تەقەل پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی تەقیان لە محافظ کرد ئەم سلێمان بیرێژەی مامی من
شۆڕشی نوێ ژیاندەوە شۆڕش لە منتیقی خۆشناوەتی ئەم مامزەلالە مۆرێکی بۆ نردبوو وتی کاکە تۆ ئامر هەرێمی هەموو سەفینی بەو شەرتاشی زانی پارتیە لەبەرەوە ئەوەختە قەزای نیشتیمانیە بۆ قەزەیەکە بوو نەهاتوین ئەزانی چونکە وتی ئێوە جورئەت ناکەن ئێوە برادەکانت لە کەرەج بوون و نازانم چی وەختەی کاکە ئەو برادرانەی ناسیا و خزمی منن ئەوانەی کە تەقەشیان کرد خەڵکی خۆشناوەتین ئەوانەی تەقیان لە هین کرد لە حافز کاتی خۆی لەبەرەوە کاگێ من یعنی من هیوادارم توان نەزانی ئێمە ساردی و گەرمیمان نەبینەوە نەخێر کاکە من لە ماڵەکەی خۆم 5 کەسم شەهیدە کاکزانە 4 مانگ باشم يعني من ناتاري كلمة قصدك شخصية ما بس يكون جرأتي تشتيبه ناخر باسي أو يكرتي أو جرأتي ما بس زنابت نبو جرأتي إما من لناو سركرداتي برادرم هي عندامي سركرداتي كاكين كاك زانا بله سوين بخواي جورا رخني هندتون مان قلت ولا ناو هوليركا يعني خلشي دروي بارتي نيتواني ورخنانا أوانيكا ئاشنا بن بە ئیشی تۆڕی ڕێکخراوەکانی هەولێر ئەزانن ئێمە دایان زاردە کاکە من بەیانم دەرکردو ئەڵێم دەستی سەرۆکاتی پەرلەمان بە سەرۆک جێگیر هەردوو جێگرەکەی دەست بچێشنەوە کاکە من 5 ساڵ لەمە پێش بەخۆتی تێمەگا کاکێ من ئەگەر ئەوەی بۆ ڕوونکەیتەوە یعنی مەبەستی جەنابەتی جەنابەت نەبوو ئەگەر قەتعم نەکەی ئەگەر لە بەغدا ئێوە ناتوانن سیاست بکەن یعنی ئەگەر ئیجازە نەنا وتومە وەرنەوە کاکە لێرە یعنی سیاست بکەن ئەگەر بە کەڵکی بەغدانیان وەرنەوە لێرە سیاست بکەن مەبەستی جەنابەت نەبوو کاکە ئەم دۆخەی کە ئێستا دروست بووە زانیت یا کاکزانە تۆ بەیلانی خۆت لە دەستمەدە کاکە بەمنی وت ئێوە جورئەت ناکەن بەمەبەستی من بوو ڕوون قسەی کرد دوای جێ لە بەرنامەکە بگرەوە برای بەڕێز خۆ 10 ساڵات جۆرە بەرنامانە یعنی خۆ منە گەشتە وایوت مەبەستی لێرە لە ئەنداری و بێلایانی جەنابەت ئارام بی باسی قەزەکە بەڵام تۆ بەسەر خۆتا تەفسیری مەکە گەورەتر لە پرۆسەکە بیکە بابا تو ئیتیهامی منت کرد وت تۆ غیرەت ئێوە غیرەتتان نیە ئێمە زۆر لە کاکە سەرکردەکانی تۆ ئێستا بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی پێشمەرگە بوون لای ئێمە کاکە لای مامەم ئەوانە یەکێتی ئێستا خۆ بڕۆ لێدوانەکانیان بخینەوە ئایبە تو بە قسە مەکە خەڵک ناناسی مەڵێ تۆ جورئەتت نییە کاکێبازمەڵم گەورەتر لە بابەتەکە بیکەەوە شتەکە خاص جورئەت دەکەم بەڵێ دێمە سەر وەڵامی پرسیارەکەت من قسەکە بابەتەوەزانە من ئەم نەکرد نابێ ڕێگەی ئەوەندە بارزانی شتەکەش من ئەو خەڵکە لاوازەنیم تۆ چیتە بەرنامە لە فێر بە جوێر بگرا تۆ لەوەیە تەقەی خۆشیشت نەکرد بێ ئێمە مەشروعی خۆ بە کوژدانمان هەبوو بۆ کوردستان تۆ نابێت جورئەت بکەی بە من بێ سەر قەزێک گرینگە شازدەی ئۆکتۆبەر ئارام ببەوە تەنها ویستم ئەو پەیامە بگا کە مەبەستی جەنابەت لە کۆی پرۆسەکەیە برای بەڕێزم مەجال بدەیت تەشهیر بە من بکا من مەجال نادەم قسە بکە من باقسەکانی یعنی ئەو بە من بڵێ تۆ بێغیرەتی کاکە منە بێ بۆ ڕوون بکەمەوە جورئەتی ئێمە لە سەروی بەشێک لەسەر کرد من هەر کاتێ پێویستی کردوە لەسەر هاوسەرۆکەکانش قسەم کردووە کاکە هەیە من یعنی ئێمە لەسەر ڕخنەمان لە سەرۆکی حکوومەت گرتووە برای بەڕێزم ڕخنەمان لە پارێزگاری یعنی ئێمە لەناو هەولێر ئەو قسە ناکەین تۆ موچەکەت لێچێتەوە وەرەگریت و لەژێر سپلیتەوە قسە بە پارتی دەڵێ وڵاوەوە لەو ئیشە ئاسانتر نییە ها بابزانانی ئەوەی تۆی جورئەت نییە ئەمەیشی زۆر ئاسانە ئێستا منیش ئەتوانم منیش ئەتوانم موچە لە پارتی وەرگرم ئێستا قسە بە جەنابی لە جەنابی مامجەلال و هاوسەرۆکانی یەکێتی و ئەوانە بڵێم کاکە تو باسی دۆخەکە زۆر گەورەترەوە نانا گەورەترە ئەزانم بەڵام ئەگەر تۆ تێبگەی لەوەی خەڵک کە دێ قساکە ساردی و گەرمی بینیوە تۆ بە خەڵک مەڵێ بێغیرەت کاکە قسەم کردو ئەڵێم ئەو هەولێر کێسە بۆتە کەسانی ئەم هەولێرە کاکە کەسانی هەولێر شاری بوێری و بەرخودان و تێکۆشانە هەولێر شاری جوامێرانە هەولێر شاری بەرخودانە کەس باسی هەولێری نەکردووە کاکەڕێباز باسی قەزەکە بکەیت کاکێ من باسی کرد هەولێر ڕوبەڕووی ئێرهابە فکرێش دەبێتەوە کە لەسەریەتی بۆیە هەمومان کوردستانمان خۆشێتکایە کاکەم بە ئارامی کاکڕێباز دەبێت تۆ باش لەوە تێبگەی کەوا ئێمە لە هەولێر و مەجای ئەو مزایدە نادەین کاکە خەڵکی تر پێمان بڵێ بێ جورئەت نەخێر بۆیە کاکە زانە من پێم وایە ئەوە ینی ئێستا دۆخەکە هەمووی لەوە چڕبێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پیاوێکی شکست خواردووی مەڕەشەح کردووە ئەم ڕەشەحە بکشێنەوە کێشەکان هەڵ دەبێت کاک دوایی کاکە یەکێتی ئێستا بە بەڕسمی دوو مەڕەشەحیە کاکە ئەدی کاک لەتیف ڕەشید
ئێستا خۆی نەچێشاوەتەوە ئێکاکە ئێوە بێ ئەو معادلێشێک ناکەن و کاکە هێمن تۆ کادری پێشکەوتوی نیشتیمانی کوردستانی ئێکاکە ماڵی بەڕێزان لە ماڵی برایم ئەحمەد لەگەڵەوە نین کاکە بەرهەم ساڵە کاکڕێباستۆ باسی قەزیەکە بکە کاکێ من ئەڵێ ئەم کێشەیە بەهۆی ئەوە دروست بۆکە پارتی دموکراتی کوردستان چۆتە پاڵ بەرەی سەدری و حەلبوسی و خەنجەرەوە ئەمە ناوماڵی شیعی لەت کردووە پارتی بەتەنیا هێزەکانی کوردستان ئەوە قسەکەی ناتۆتە ناو کاکزانە کاکە عیبە هێمن چاودێری سیاسە بێ بزانێت کاکە پارتی بەتەنانە بەوەتانەوەی نوێست چۆ ژوورەوە ئەوەتە ئیمپیدات چۆ ژوورەوە ئەوەتە کاکە یعنی پارتی سیوسێ باشە من پرسیارێکم ئێوە حزبێکی سۆشال دیموکراتن ێ باشە کاکە یەکێتی هەشدە کورسی هێناوە برای بەڕێزم لاپی ێ باشە کاکە پارتی سیویە کورسی هێناوە ئێ تۆ لەسەر چی قساکەی پێوەری دیموکراسی چێ کاکە ێ پارتی ئەڵێ پاساوەکەی ئەڵێ کاکە من سیویە کورسی هێناوە بە هەموو حیزبەکانی دیکە سیودو سیوسێ کورسیان هێناوە چۆتە پاڵی و ئەوەم بە پێوەرە بەڕاستی تۆ بە هەشدە کورسیەوە بتەوێ مڕەشەحەکەی خۆت زاڵکەی بڵێ من نایگۆڕم وڵا هەر ئەمەیە ئێ کاکە ئەمە بەڵێ ئەم دۆخەی کە دروست بووە وەڵام من پێم وایە لە ئەستۆی یەکێتیەکەم ڕەشەکەی زاڵ شکست خواردووە بێ بیگۆڕێ بەڕاست سوپاسەکەم کاکێ من دو سەرنج خۆڵە وڵا لە ڕاستە من هەمیشە مێڵم با لەسەر شتە گەورەکە قسە بکەین پارتی ئەوەتەوە نیشانێ هەر لەسەر ئەشخاص لەسەر پۆست قساکە بەسەر پۆست ئەزانی ئەمە مێژووی چییە؟ ئەم مێژوە وەختی خۆی ئێمە کورد کۆمەڵە مێژووی هەیە ئەم وەختەی کە ئێستا ئێمە تێدایان وەختی سەردەمی شاوایە بەڕەحمەت بێ ئەو کاتە مەلا مستەفای ڕەحمەتی ئەو کاتە هەموو ڕێکەوتنێکی لەگە شای ئێرانە ئاکرێ ئەو کاتەش زۆر کێشە مەشاکیل هەبووکیان و با لەگەڵ عەبدولکەریم قاسمان ڕێبکەین وەکو عێراق نەک لەگەڵ شای ئێرانە ئەوە بوو هەر بە دەرەچیە مەخەریک و بوومێت و ئاشبەتاڵەکەمان کرد و دوای عەبدول هەموو ئەوازمان هێنا هەمان دۆخە من هەمیشە ئەڵێم ئەمەش کەتنێکی ترە وەکو کەتنی ڕیفراندۆم چۆن کارتی ڕیفراندۆممان دۆڕان ئێمەش چەند لە ئایندەیەکی نزیکە کورد لە تای عێراق کرێت دەرەوە لە تای عێراق چونکە بۆ ئێمە خەریکی تێکدانی ناو ماڵی شیعین لە ئایندەی نزیکە ڕەنگە شیعە تێکچەی کێشە مەشاکی دروست بێ ئەو کاتە بەرێک لەوێ دروستە بێ خەتای کووردە ئێمە دەبینە هۆکارێکی ئەو بابەتانە بەڵێ زۆر بە ڕوونڕوان قساکەم ئێمە کێشەی گەورەمانەیە لە وڵاتەیە و شتەکان شخصی ناکەین و ئێمە باسی ئەوە ناکەین و من هەمیشە ئەڵێم بەڕاستی لە دوای ئەم هەموو مەشاکیلانی ئەم وڵاتە گەورەترین شەهید کە بۆم کوردستانەیە بێتی یەکێتیە کە 22,000 شەهیدی هەیە ناکرێ حیزبێک ئەم هەموو شەهیدەی هەبێ و حیزبێکی تریش کە کۆمەڵی کێشە مەشاکیلی گەورەی هەبێ هەر لە تاریخەوە بیگرە با پیان نەڕۆم چکە زۆرمانەیە کە دوسێ جار کوردی بەشویاوە ناکرێت دیسانە شوێن ئەم حیزبە بکەوێت بۆیە تەنها ئەگەر باسی مام جەلالەکە بەڵێ مام جەلال و عەقڵی مام جەلال بوو کە کەسێک تەقەیەکی بکردا لە هەج وڵاتێک لە هەج شارێکی ئەم کوردستان لە هەر شاخێک بووە مام جەلال بە کورد ێزانی یعنی شکر و تەقدیری خۆی پێ بەخشی ئەی تۆ بەشێکی لە من چکە کوردایەتی واکرێ ئەنانەتی حیزبایەتی ئەمە لای ئەو پیاوە نەبوو ئێمە کێشەمانەیە کە ئەو کەسانە نەماون ئەم بۆیە ئێمە تەنها پێویستمان بەرێکی نیشتیمانی ئێستاش ئەو قسەیەکەم تکامان پێیە کە هەموو حیزبولایەنە کوردستانیەکان بەرێک نیشتیمانی دروستکەن با لەسەر پۆست و ئەمە قسە نەکەین پارتی دیموکراتی کوردستان با دەست پێشخەری بکە بڵێ با هەمومان بین بە یەک بەرەی کوردستانی لە بەغا من دڵنیا بەم هەموو حیزبولایەنەکانی سیاسی لە هەرێمی کوردستان هێنە سەر مێزی گفتوگۆ بەرەی نیشتیمانی دروستەکەن بەڵام ناکرێتەوە تاقیتەنیا بڵێ من خۆمەوە هەمووتان ئەو هەر خۆشم ڕاستە هەمووتان هەڵن ئەبێ ئەم میلەتە ژوا تێبگا کە ئێستا کێشەکەمان لەسەر پۆست نییە کێشەکەمان لەسەر ئەوەیە کە کورد لە بەغا دابەش بووە کورد یەک چیانی نەماوە کورد شیرازەی ماڵی کوردی دووکەڵەوە ئاگرە بەردەوامە بێت پەلەمەکە ئەمەی کە ڕووی یاوەشتێکی بەسیتە لە ئایندێکی نزیکە ئەبێ ئەگەرە مۆزەوا بڕوا دڵنیا دەکەمەوە ڕەنگە پەرلەمانتارە کوردەکانمان لەوێ جێگەیان نەبێتەوە بازرگانانمان لەوێ جێگەیان نەبێتەوە خوێنکارەکانمان لەوێ جێگەیان نەبێتەوە وردە پەل بەهاوێ بۆ ناوچە دابڕاوەکان و بە ئارەزووی مامەڵیان لێ بکە ئەو کاتە قسەی ئێستا بۆ ئەو کاتاکەم ئەو کاتەش ئەڵە بیسەلمێن کە ئێستا خەتای پارتی لەبەری ماڵی کوردی دابەش کرد نەتیجەکەی بینی زۆر سپاس کاکڕێباز دوا سەرنجت بەڵێ وەڵام من پێم وایە ئەم دۆخە یعنی ئەم دۆخە هێندە ئالۆزە پێویستی بە ڕەنگە پێویستی بەو زمانە توندەی کاکە هەیە من و منیش نەبێ بەڕاستی وە ئەم دۆخە پێویستی بەوەیە کە هەموو هێزە سیاسەکانی کوردستان سازش بکەن بۆی بگەڕێنەوە
بە سیاستێکی یەکگرتوانە بگەڕێنەوە بەغدا بۆ ئەوی ئێمە کێشەمانەیە مەسلەی خەڵک ئەمڕۆ کاکیزانە مەسلەی موچە لای ئەولەویەتە مەسلەی ژیان لای ئەولەویەتە پێشمەرگەکانی ئێمە 500,000 موچیانە بەڵام سەربازێکی عراقی 1,200,000 دینار وەرەگرێ مەسلەی کێشەی موچەی پێشمەرگەیە و مەسلەی مادەی 140 و داگیرکردنی کەرکک و سەپاندنی ئەو پارێزگارەیە کە ئێستا هەیە و هەموو ئەو کێشانە وامان لێ دەکا کە ئێمە سازش بۆ یەکتر بکەین بۆ ئەوی بگەڕێنەوە سەر مێزی گفتو بۆ بۆی بەیەگرتووی بتوانین بەرگری دەستکەوتەکانمان سپاس بۆ بەڕێز ڕێباز یوسف چادێری سیاسی سپاس بۆ بەڕێز هێمن کەریم سەر ڕۆژنامە سپاس بۆ وەردمیوانی عزیزم نێرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتە